بسم الله الرحمن الرحيم يا أيها المزمل قم الليل إلا قليلا نصفه أو انقص منه قليلا أو زد عليه ورتل القرآن ترتيلا. ڕاوەستانی قامەتی ڕۆح لە میعراجی پیرۆز و شەوگەڕانێ بە دوای خۆتی ون بوو، دۆزینەوەی و دەستگرتنی و دەستنوێژ پێگرتنی و ڕاهێنانی بۆ ئەڵڵاه و ئەکبەری تەحەڕم زۆر زۆریەوێت. لە باوەشگرتنی نیەتێکی گەورە و ڕووکردنە دڵ بۆ مەولامان هێچکار زۆریەوێت، بەڵام بە تەوفیقی خوا زۆر کەمی ئەوێت. ئیتر ژیان دەست پێکات و دەروون شنەی بێگوناهیەکات. مناجات لە خزمەتی حەق تەعالا و وشەکانی ژێرلێ و تەی ئاسمانەکان دەکەن و دەگەنە ئەو شوێنەی نە بە خەیاڵ پەلکێشی بووین و نە بە وجودی ئێستامان پێگەین. نزیکی خوا زۆر شیرینە. سنەتی شەو نوێژ و مناجاتی شەو لە بیرمان مەقامێکی نەماوە. ئیتر وەسوەسە خراپەکان هێرشیان هێنا و زاڵ بوون. ژیان ئاڵۆز و بێ ئەرزش بوو. شەو بێداری قامەتی ڕۆژمان ڕێکەکات و کاری دوای ئەوەمان مەیسەر دەکات.